الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه أجمعين. أو كان بريد لا كان بريد كسر رجما لآخر كأهوائي نخرجك مدكين كي إن شاء الله أما نسيهم ونابل ونبدأ ونابل لقل ما مصابر زكانا كلمة ويأمن ما مصابر زكانا معيدي جور بجور كوري جور بجور اگر یه مرد ما کنه که بودایی بیده براسیه و میگم کنه که بودایی بیده که همین ناوکان من او جور کسانم که لآینده ابن با سرکتی گواروزی امواطه ما هر عواطه سبینا بید میام لو خدمتی بکی برهمی جوان تری ابید ای اگر بونی منت چون روژه برهمی که جوان تبو رفتی زودترین چالاکی زودترین زانیاری زودترین زانست و زانیاری بۆ مناڵەتی دێنن کە ئێوە ئەمانەتی دەستی ئێمەتان کردووە. بەناوی خۆی گەورەوە من مامۆستا ناسکە ڕەفیق ئێستا سەرپەرشتی خۆلی نووری قورئان بووم لە 3-6 دەستمان کردووە بە خولەکە ماوەی 2 مانگ و 20 ڕۆژی خایاندووە 165 قوتابی لە ڕەگەزی کوڕ و کچمان هەبووە و دەرزەکانیشمان بریتی بوونە دەرزی قورئان لە دەرزیوانەکانی مەکتەب لە ئینگلیزی عەرەبی زمانی کوردی و پەروەردەیەکان و کۆمەڵێک ئادابەکان کە لێرەیە خوێندوومانە و لێرانەیە بێ لە خۆم 13 مامۆستام هەبووە هەستاوین بە کۆتایی هێنانی ئەم خولە ئینشاڵڵا یعنی هەوڵە دێن ئینشاڵڵا لە کاتێکی تر و لە شوێنێکی ترا بەردەوام بین بەڵام ئەمزەوە هەستاین بە خەڵاتکردنی یەکەم و دووەم و سێیەمی خولەکەمان هەم بۆ ئەوەی ئەم قوتابیانە زاخاوێک بە مێشکە بلێن ئاهەنگێکی بچووکمان بۆیان کردووە هەم لەگەڵ ئەوەشتا ئاستی ماندووبوونی ئەم قوتابیە لەگەڵ قوتابیەکانی بەرامبەرە دەربکەوێت. بسم الله الرحمن الرحيم. سپاس و ڕێزم هەیە بە مامۆستاکان لە خۆلی نووری قورئان کۆناغی پێنجەم لە پێی دووەم دەچووم لە خۆلی نووری قورئانی هاوینە وەڵا خۆشیم هەیە بۆ مامۆستاکان دەستیان خۆش بێ دەستخۆشی لە مامۆستاکان دەکەم کە ماندوو بوونە بەدەست ئێمەوە مناڵمان لە بڵێ سێم دەچوون غيرو ماخن عربي ماخن انجليزي ماخن قرآني فيروز دەستخۆشی زۆر لە مامۆستاکانەکەم بەڕێوەبەر و مامۆستاکان زۆر دەستخۆشییان لێگەم بەڕاستی نمونەیان جوانە ئیسفادەی زۆر جوان سێ تەلەبەم لێرێ بەڕاستی ئیسفادەم لێیان کردووە زۆر بە تەلەبەکانەوەمان زۆر سوپاسیانە کەم گۆڕانکاری بەسەر تەلەبەکان هاتووە بە تایبەتی ئارەوانە زۆر دەستخۆشییان لێکەم بۆ هەموویان بۆ ڕێوەبەر مامۆستاکان زۆر ماندوو بوونە زۆر دەستخۆشییان لێکەم. الفوز الوضاح قد نلت طموحا يا نبضي طالبتي شمسي بصباحي طالبتي شمسي بصباحي أيقظ أشواقي بطموحي ياسر أفراحي قد جاء الحب لنا ليلا فرأينا المجد بإصباحي فرأينا المجد بإصباحي شكرا يا روحي روحي شكرا يا نبض الأرواح فالشكر لربي ثم لكم لا أحصي الشكر بإفصاحي والموعد في جنة عدن ما دمنا نسعى بصلاحي الختم سيحوي توقيعا